لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لبرنامج رامان بيم وخزمتان بمبستي رزامدي رب العالمين وهي دارم اوي ازي السودي ليور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل أعوذ برب الفلق من شر ما خلق ومن شر غاسق إذا وقب ومن شر النفاثات في العقد. بەڵێ خۆشەویستان، خۆی گەورە فێرمان دەکات کەوا خۆمان بدەینە پەنای ئەو زاتەی کەوا پەروەردگاری ئەلفەلەقە لە شەری هەموو ئەو مەخلوقاتانی کەوا شەریان تێدا و بە تایبەتیش کاتێکەوە شەو تاریک دەبی شەیاطینی ئینس و جن و گیانلەبەری دڕندە ئینتیشار دەکەن و هەروەها لە شەڕی هەموو ساحیرەکان. سعدی دەڵێ لە تەفسیری ئاەتەدا دەفەرمی کاتێکەوە خۆی گەورە باز لە سحر دەکات کەوا خۆمان بدەینە پەنای ئەو لە بۆی خۆمان پارێزراوکەن لەو سەحرە. دەفەرمی ئەوەتە بەڵگەی لەسەرەوەیکەوە سحر تەئسیری هەیە و حەقیقەتیشی هەیە. ئیتر دەڵێ هەندێک لەوانەی کەوا ئەهلی کەلام بە تایبەتی موعتەزیلە ئینکاری تەئسیری سحر دەکەن، دەڵێن سحر هیچ تەئسیرێکی نییە، نە دەتوانین لە خۆشت بکە، نە دەتوانین تەئسیر لە عەقلت بکە، نە دەتوانی خۆشەویستت بکات لای کەسێک، نە دەتوانی وات لێ بکە ڕق لە کەسێک بیتەوە. دەڵێن مجرد تەخەیولاتە، مجرد شتێک بە خەیاڵت دادەینیتن و بە تایبەتیش سحر دەڵێ ئەو کات تەئسیری هەیە کە لە پێشچاوی خەڵکانێک شتێک ئەنجامدات تەئسیری لە حاسەی بینینیان دەکا، ئەوان ئەوهای لێک دەدەنەوە. دەڵێن هیچ حەقەتێشکەی نییە لەوەی زیاتر. دەڵێ ئەوەش خلافی ئەوەیەکەوە لە ئاثار هاتیە ئیتر لە سەحابە و لە سەلەف، نەخێر ئەوەی کەوا بە ئیتیفاقی عولەما و فوقەهای ئەو ئومەتە و بە ئیتیفاقی ئەهلی تەفسیر و ئەهلی حەدیث و هەروە ئەوانەی کەوا وەکو دەڵێ ئەرباب القلوب من ئەهلی التەصەوف، ئەوانەی کەوا فعلا خاوەن دڵێکی زندین لە ئەهلی التەصەوف، هەموو ئەوانە و هەروها عامەی عوقەلا، هەموو ئەوانەی کەوا خاوەن عەقلن، هەموو ئەوانە متفقین لەسەر ئەوەی کەوا سحر حەقەتی هەیە و تەئسیریش هەیە. خاوەنەکەی بە ئیزنی خوای گەورە گەر خوای گەورە ئیزن لەسەربی نەخۆشیش دەیەخی، خەوەی کەوا تەبعەن سحر لێکرا نەخۆشیش دەیەخی، با بڵێن حاڵەتی قورسیشی توش دەکا و هەروها مەسەلەی خۆشەویستی و ڕق لێبوونەوە و ئەو بابەتانەش هەموو لە ئاساری سحر مەوجودە و زۆربەی زۆری خەڵکیش بە تایبەتی بەخۆی یاخود کەسێکی نزیکی کەوا کەمیان زۆر توش بووبی ئەو حەقەتە دەرک پێ دەکاتن کەوا سحر تەئسیری هەیە و هەروەها حەقەتیشی هەیە. لۆیە خوای گەورە سوبحانەهو وتەعالا لێرەدا باسی دەکا و بە تایبەتیش کە وەصفی حاڵەتەکەیان دەکا من شەری النەفاثاتی فی العوقد، کاتێکەوە سحر دەکەن لەو حاڵەتەی فولە گرێ دەکەن، فولە گرێ دەکەن. ئیتر ئەوەش وەکو با بڵێن ڕەمزێکە لە بۆ ئەوەی کەوا تەئسیر لە دڵەکانی بەرامبەریان بکەن، تەئسیر لە مەشاعریان بکەن، تەئسیر لە خۆشەویستی و ڕخلێبوونەوەیان بکەن. ئیتر فعلا وەکو لە مناقشەی ئەواندا لە تەفسیر سعدیدا دەڵێتن دەی باشە کەنگۆ بە خۆتان ئێعتراف دەکەن تەئسیر لەسەر حاسەی بینین دەکە، چ مانعێکەیەکەوە تەئسیر لەسەر حاسەی خۆشەویستی، حاسەی ڕخلێبوونەوە و یاخود شتی دیکە و خەیاڵاتی دیکە و ئیتر فعلا سحر حەقەتی هەیە و هەروەها سحر تەئسیراتی خۆی هەیە. ئیتر کاتێکەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالا کە باس لەو حەقەتە دەکا کە تەئسیری سحرە، دەڵێ زۆربەی حاڵەتەکانی سحر لە چ سەرچاوەیەک سەرچاوە دەگری و لە چێن دەرێ هەڵدەقوڵێ. زۆربەی جار کە خەڵک سحر لە یەکتری دەکا لەسەر ئەساسەوەی کەوا حەسوودی بە مقابلەکەی دەبا، لە ڕوانگەی حەسوودیەوە دەوێت زیان بە مقابلەکەی بگەینی، لێ لەو حاڵەتەی هەڵدەستی بە شێوەیەک لە شێوەکان سحرێک دەکاتن تاوەکو شەڕ بگەینتە ئەو کەسێکەوە ئەو حەسوودی پێدەبا. لۆیە لە دوای مەسئلەی سحر خوای گەورە ئەوەی ئاماژەی پێدەکا لە کۆتا ئاەتی سوورەتی ئەلفەلەق مەسئلەی حەسوودیە کە بە پشتیوانی ڕەب العالەمین لەوانەی داهاتوو دێینە خزمەت أو آتي كوتاي سورة الفلق. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.